کۆمەڵێک پرسمان تاوتۆ کرد لەوانە سەردانی شاندی هەرێمی کوردستان بۆ بەغدا کەشان دەکە هەوڵ و جوودی خۆی و هەوڵەدا بۆ ئەوەیکەوە دەرئەنجام بگاتە ئامانجێکی باش بۆ هەرێمی کوردستان و پێم وایە دوێنێ گەیشتنە ئامانجێک و ڕێکەوتن کرا کە ئەمە دەستکەوتێکی گرنگ دەبێتن بۆ هەرێمی کوردستان. لە میانی ئەمەشدا دووبارە ئەومان دووپات کردەوە کە یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوامە لەوەی کەەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت چاکسازی بنەڕەتی بکاتێن و هەوڵدا ئەم قەیرانانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە ئەمانە بە شێوێکی زۆر جددی و بنەڕەتی چارەسەر بکرێتن و ئێمە لەگەر بەغدا هەر مەسلەی موچەمان نییە، مەسلەی ناوچە دابراوەکانمان هەیە، هێزی پێشمەرگەمان هەیە، مەسایلی ئەمنی هەیە، دەبێ هەموو ناوچە دابراوەکان دەبێ ئەوانە هەموو بە گرنگی وەربژێت لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی هەوڵی بۆ بداتن کە ئەمە لەگە حکوومەتی مرکزی لەگە حکوومەتی فدرالی چارەسەر بکرێت. ئەمە کێشەی ناوچە دابراوەکانمان هەیە، کێشەی پێشمەرگەمان هەیە، کێشەی نەفت و گازمان هەیە، کۆمەڵک یعنی مەسائل هەیە. لایەنی دوم ئەوەیە کە ئەمڕۆ بۆ ئەم قۆناغی ئێستا بەڕاستی ملەتی ئێمە لە ئەزمەیەکی گەورەدا دەژیتن، بە تایبەتی نەبوونی ئەو واقع سیاسی کە ئێستا دەکەین و نەبوونی یەکڕێزی ملەتی کورد. ناوماڵی کورد هەتاکو ئێستاکە نەماتوانێت بەداخەوە بەو شێوازە کە پێویستە کە لە خزمەتی ملەتەکەمان بی، لە خزمەتی قۆناغەکە بی، نەماتوانێت بەڕاستی ڕێکی بخەینەوە.